توگەی زیاتر بکەم لەگەڵ بەڕێز نەوال موسەوی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا میوانی ئێمەیە. بەڕێز نەوال زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە دوای کۆتایی هاتنی داعش چی ڕێگرە لە گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان؟ نعم تحية سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکان. لە ڕاستیدا هۆکارەکان سیاسین زیاتر لەوەی کە لۆجستی بن یاخود زیاتر لەوەی کە ئەمنی بن بە دڵنیاییەوە ڕێکەوتنێکی سیاسی نییە بۆیە ئەو بابەتە دواکەوتووە یاخود بیرۆکەیەک نییە بۆ گەڕانەوەی پەنابەران لەو ناوچانە کە لەلایەن گروپە چەکدارە ناسراوەکانەوە کۆنتڕۆل کراون. هەندێک ناوچەش هەن کە لە ئاوارەکان قەدەغە کراون، تەنانەت لە سەرکردە ئەمنیە عێراقیەکانی دەوڵەتی عێراقیش قەدەغە کراون. ئەمەش کاریگەری نەرێنی لە تێگەشتنی سیاسی دەبێت و هێشتا ترسێک لەوەدا هەیە کە تیرۆر دەست بەسەر ئەو ناوچانەدا بگرێت لە بەهۆی نەبوونی ڕێککەوتنی سیاسی یاخود نەگەڕانەوەی پارێزنەوەلیانی چۆن دەڵێیت؟ ینی هەندێک ناوچە هەیە لە عێراقیش و لە دەوڵەتی عێراقیش قەدەغە کراوە. دەکرێت شتی وا لە ناو عێراقا ناوچە هەبێت لە عێراق خۆی قەدەغە بکرێ؟ واتە بە بڕوای من بە دڵنیاییەوە ناکرێت، بەڵام لێرەدا ڕێکەوتنی سیاسی نییە و ئاماژەم پێدا هەندێک لایەنی تندڕاویش هەن کە کۆنتڕۆلی ئەو ناوچانەیان کردووە، ناوچە دیارەکراون. بۆ نمونە ئێمە نەک لە تەنیا جۆرفە ساخر باڵکو چەند ناوچەیەکی دیکەش یاخۆت ڕێکەوتنی شنگال و ناوچەی شنگال تا ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردنی ڕێکەوتنەکە یا کە لە ژێر چاودەری نێودەوڵەتی ڕێکەوتنەکە کراوە، بۆیە ئەو تا ئێستا ئەو ڕێکەوتنەش جێبەجێ نەکراوە. لە دواتریش هەندێک هەڵی دیکە هەن لە کۆنتڕۆلی ئەمنی و ڕێبەڕێوەبردننی قەیرانەکان لەسەر ئاستی سیاسی هەندێک باڵی چەکداری هەژمونیان بەسەر دەوڵەتدا زاڵە و بە شێوەیەک لە شێوەکان هەژمونی خۆیان سەپاندووە. دواتریش بابەتەکە زۆر یاساییە، بەڵام بە تێپەڕبوونی 10 ساڵ کە ماوەی چەندین ساڵە لە داعش خزگارمان بووە، هەڵبەتە ئەو بابەتانە بە داخراوی ماونەتەوە و لەلایەن گروپە چەکدارەکانەوە کۆنتڕۆل کراوە، بەڵام ئەو ململانەیە کە بەردەوام هەیە و ئەو پێشێلکاریانەی لەلایەن گروپە میلیشیەکانەوە هەیە، کاریگەری لەسەر ڕێڕەوی دەوڵەت هەیە و کاریگەری لەسەر ئاسایش و ئاشتەوایی نیشتمانی هەیە. دواتریش بەشێک لە بازرگانی سیاسی لەو دۆسیانەدا هەیە لە پێشینەی هەمووشیان دەوڵەتی جۆرفەنەسر و هەروەها زۆر لەوە نزیکە کە بازرگانیەکی سیاسی بێت. ئەو بابەت بازرگانی سیاسی لەلایەن کێوە؟ واتە ئەو لایەنە سیاسیانەی کە ئەو بابەتە پێشنیاز دەکەن و بەڵام ڕێکاری پێویست ناگرنە بەر لەو بارەیەوە. بۆ نمونە هەندێک کەسایەتی هەن کە لێدوانی تایبەت دەدەن، تایبەت بۆ نمونە بە جۆرفە سەخر، بەڵام لە سەر ئەرزی واقع نەیانتوانیوە تا ئێستا هیچ هەنگاوێک بەو ئاراستەیە بنێن بە ئاراستەیەکی فراوانیا خۆت بە قوڵی بچنە ناو ئەو بابەتە و ئەدای خۆیان نیشانی خەڵک بدەن بۆ بەڕێوەبردننی ئەو قەیرانە. هەندێک لە ناوچانەی کە ئاوارەکانیشیان بۆیان گەڕاوەتەوە بە هاوکاری بووە لە لایەن نەتەوە یەکگرتووان، هەروەها نوێردەی یونامی چەندین جار جەختی کردوتەوە کە پێویستە ئەو ئاوارانە بگەڕێنەوە ناوچەکانیان. تەنانەت لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی شێکێک لە مەرجەکان گەڕانەوەی ئەو ئاوارانە بوو ناوچەکانیان بەڵام چاوپۆشی لەو خاڵەدا کرا و هەڵبژارنەکان بەڕێوە چوو بەبێ ئەوەی ئەو خاڵە جێبەجێ بکرێت و مافی ئەو پێکاتانە کە خەڵکەکەیان ئاوارە بووە پێشێل کرا. بۆ نمونە لە ناوچەکانی وەکو مووسڵ یاخود هەندێک ئاوارەی کە لە ناوچە ڕەسەنەکانیان کۆچیان کردووە تا ئێستا نەگەڕێنراونەتەوە، تەنانەت هەندێک ناوچە هەن کە تا ئێستاش بە وێرانی ماونەتەوە. نەگەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان تا چەند مەترسی لەسەر گۆڕینی دیمۆگرافیای و ناوچانە دروست دەکانی. بۆ نمونە ناوچەی جۆرفە سەخر گۆڕاوە، هەتا ناوەکەشیان گۆڕیەوە بۆ جۆرفە نەسر، بە تایبەت کە ئێستا مانگی یامزا پرۆسەی سەرژمێری گشتی بەڕێوە دەچێت.
بە بڕوای من ناتوانرێت لە ئێستادا ئەو خەڵکە بگەڕێنرێتەوە لەبەر ئەو گۆڕانکاریانەی ڕوویان داوە هەروەک جەنابیشتان ئاماژەتان پێدا ئێستا گۆڕانکاریەکی دیموگرافی گەورە ڕوویداوە لەو ناوچانە نەک تەنیا لە ناوچە گەرمەکانی ئەمنی بەڵکو لە ناوچەکانی باشووریش هیچ پلاندا ڕێژیەک و دیدگایەکی ڕوون و ئاشکرا بۆ ئەو بابەتە نیە لە بابەتی کۆچ و کۆچبەران و ئاوارەکان. با ئەوەش لەبیر نەکەن کە ئاوارەکانتان نییە بەهۆی تیرۆرەوە نەبوو بەڵکو هەندێکمان هەن بەهۆی گۆڕینی کەش و هاواوە بەهۆی کاریگەریەکانی وشکە ساڵیەوە ناوچەکانیان چۆڵ کردووە هەروەها بەهۆکاری چەندین دۆسیای جیاواز بەڵام نەبوونی شەفافیەت و هیچ دیدگایەکی ڕوون و چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەو ناوچانە ئەو کێشانە بە بەردەوامی ماونەتەوە من مەبەستمە زیاتر باسی ئەو ناوچانە بکەین کە بەهۆی بوونی گروپە چەکدارەکانەوە دانیشتوانەکەی ناتوانن بگەڕێنەوە. ئەم گروپە چەکدارانە هێزی نێوخۆییان لە عێراق لە پشتە یاخود هێزی دەرەکیان لە پشتە تا دەتوانن ینی ڕوبەڕووی دەوڵەتی عێراق ببنەوە کە ناوچەیەکی خۆمانە لە نێو عێراق و ئێوە کە خاوەن ماڵن بۆتان نییە بێنە ناوی. واتە بە بڕوای من ئێمە بینیمان زۆرێک لە بەرپرسانی عێراقی لە پێشەوەی هەمووشیان محەممەد شیع سوودانی سەردانی چەندین لەو ناوچانەیان کرد ناوچەی جرفنەخ سەخریش یەکێک بوو لەو ناوچانە بەڵام هیچ گۆڕانکاریەک و هەنگاوێکی بەرەو پێشوونیە لەو ناوچانە ئەو زانیاریانە بڵاو دەکرێنەوە لەوانەیە زۆر دوور بیت لەو لێدوانانەی کە لە حکوومەتەوە دەدرێن بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاماژە بەو هێزانە نەکراوە کە کۆنتڕۆلی ناوچەی جرف ساخریان کردووە بە شێوەیەک لە شێوەکان هەندێک ئەجندای دەرەکیش هەن پێویستە ئێمە لەو بارەیەوە ئاگادار بین ئەگەرنە ئەو ناوچانە ڕوبەڕووی بە ئامانجکردنێکی گەورە دەبنەوە لەسەر ئاستی هەرێماتی و لەسەر ئاستی ناوچە جیهان بەگشتی هەروەها ئەمە گومانیشی تێدا نییە کە لەلایەن ئەمریکا کراونەتە ئامان چەندین جار هەروەها هەڕەشەکانی ئیسرائیلیش لە ئارادان و من پێم وایە کە لەوانەیە ئەگەر دۆخەکە بەو شێوەیە بەردەوام بێت لەوانەیە لە داهاتوودا لەلایەن ئیسرائیلیشەوە بکرێتەوە ئامانج ئەو ناوچانە بە شێوەیەک لە شێوەکان پێویستە بەڕێوەبردننی دەوڵات بە شێوەیەکی باش بێت بۆیە من دەڵێم ئەو ناوچانە چەند ڕۆژێکی مەترسیداریان لە بەردەمە و پێویستە حکوومەت بیر لەو دۆسیە بکاتەوە و ئەو کاریگەریەی کە هەیە لەو ناوچانە نەتەنیا لە گۆڕینی دیمۆگرافیا باڵکو و ئاسایشی نیشتمانی لە ئەنجامی ململانەی ناوچەیی کە پێشبینی دەکرێت. زۆر سپاس بەڕێز نەوال موسەوی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵمان بووی دەستخۆش.